سڵاوتان لێبێ ژمارەیەکی زۆر لە مامۆستایانی وانەبێژ لە شوێنەکانیان لادراون و ئێستا هاتوونەتە بەردەم ئەنجومەنی وەزیران داوا دەکەن کە ئەوانیش بە پێی گرێبەست یاخود دامەزراندی هەمیشەیی دابمەزرن. من لەگەڵ یەکێک لە مامۆستایەکان قسە دەکەم. سڵاو لەبێت، زۆر سپاس. تۆ لەکوێوە هاتووی؟ باشە، لە ڕانیوە. مامۆستای پێشتر مامۆستای وانەبێژ؟ بەڵێ. ئێستا لادراوین. بەڵێ ئێمە مامۆستایانی لادراوین، هاتوین بۆ ئێرە بۆ ئەوی داوای حەق و مافی خۆمان بکەین لەبەر ئەوەی ڕێژەکەمان کەمە دەتوانن بەو مامۆستایانی کە خانەنشین دەکرێن ئێمە دابنرێت و کێشەکەس چارەسەر دەبێت لەبەر ئەوەی ئێمە تەخەڕوجی کۆنی، یعنی 10 ساڵ 12 ساڵ تەخەڕوجمان کردووە. ینی چەند ساڵ خزمەتتان کردووە پێش؟ زۆر، ینی ئێمە لە تربیەکان خزمەتمان زۆرە و لابراوین بە هەر جا هۆکار بێ هۆکار دانەنراوینەتەوە، هەر یەکە و بەهانەیەک، یعنی بە بەهانەیەک. ژمارەتان زۆر؟ 2500 مامۆستای وانەبێژ ئێستا لابراو. بەڵێ بە هەموو پەروەردەکان. کەستان لە شوێن دانراوەتەوە پێش کەسی دیکە هێنرابێتە شوێنی ئێوە؟ خۆم لە 2020 ناوم هەبووە لە پەروەردەی ڕاپەڕین، کەسیان لە شوێندا ناوم، ئەو کەس ئێستا بوو بە گرێبەست من لابراوم، یعنی حەقم خوڕا، دواتر حەقیشم بۆ نەجاردراوە. کەواتە داواکاری ئێوە ئێستا بەکوێ گەیشتووە؟ داواکار ئێستا ئێمە نوێنەرمان لە ژوورەوەی چاوەڕێی نەتیجەین، تا ئێستا ناتۆتە دەرەوە. زۆر سپاس. دیارە ژمارێکی زۆر لە مامۆستایانی وانەبێژ لێرەن، هەم لە ئافرەت هەم لە پیاو کە مامۆستای وانەبێژن، بەڵام بەهۆی ئەوەی کە بە هۆکاری جیاواز ئەوان لە پیشەکانی خۆیان دوورکەونەتەوە و وەک خۆیان دەڵێن بەشێکیان لە شوێنیان دانراوە، بۆیە ئەمان هاتوونەتە بەردەم ئەنجومەنی وەزیران و داوا دەکەن دووبارە دابمەزرێت. قسەی کۆتایی ڤار دەیکات.